بارودۆخی ئەو ناوچەیە هەمیشە ئارام نەبووە و ئێستەیش ئارام نییە، بەڵام ئێستاکە هێزەکانی داعش لەو ناوە یان ئەو هێزە تیرۆریستانی کایە ناتوانن پەلامار بدەن و جێگەمان لێ بگرن، بەڵام ڕۆژانە لەغمدانێن، ڕۆژانە تیرۆرەکەن، هەوڵەدەن کێشە و ئاژاوە لە ناوچەکە دروستکەن و هەوڵەدەن ئێمەوا لێ بکەن لەو سنوورانەی کە سنووری یەکێتی نیشتمانی کوردستان خۆتنزانی ئاوادانە عەرەب لێ دەرنەکراوە، هەوڵەدەن ئێمە وا بکەن ئێمە عەرەبەکانی بڕوخێنین، بەڵام ئێمە قەت دەست بۆ کەسێک نابین کە تاوانی نەکردوێ بەرامبەرمان، بەڵکو حورمەتیشان نەگرین. بەڵێ ئێمە هەموو جارێوە شعارمان بووە، شعاری پێکەوە ژیانمان هەڵگرتووە، بۆ نمونە ئیساکە تاکە شار لە دوای شەڕی داعش کە ئازاد بوو بێ و ئاوادان بوو بێتەوە شاری جەلەولایە، وەزانی جەلەولا ئیساکە 65,000 کەسی تایە و جگەلەوە 1 ساڵی بەردەوام شەڕی تیا بووە و ڕەنگە بۆ سانیەکیش تەخەنەوە سابێ لە جەلەولا بەردەوام بۆ بە هەزاران ساروخی پیادراوە، شەڕی تیا بووە، شەڕی کۆڵان بە کۆڵانی تیا بووە، بەڵام خۆشبەختانە ئیساکە شارێکی ئارام و خەڵک بە ئارامی لوێیە و لە ئەو هەموو عەرەبەکە ڕۆیشتۆ 1700 ماڵی کوردە تا ئیساکە ڕۆیشتۆتەوە. من لێرەوە بە ناوی هێزی پێشمەرگەی کوردستانەوە دڵنیایە دەمە هەمویان جگەلەوە ئەیان پارێزین و فەرق ناکەین لە بینی کوردێک، لە بینی عەرەبێک، لە بینی تورکمانێک، لەبەرەوە بە درێژایی حاکمەکانی عێراق و دەسەڵاتدارانی عێراق ئەوان هاتوون بە ئاگر و ئاسن لە ئێمەیانداوە ناتوانین ئێمە بتوێنەوە و ئێمەش ناتوانین عەرەب بتوێنینەوە. دا لەبەرەوە بڕوامان بە پێکەوە ژیانە و سەرەتای پێکەوە ژیان و سیاسەتی پێکەوە ژیانیش بێ لە ئێمە دەست پێ بکە.